بەردەوام لە هەواڵە جیهانیەکان و ناوخۆیەکانی ژەبیستین کە کۆڕۆنا چەندین کاری سەرەکی دام و دەستگا و دامزراوەکانی وەستاندووە. ئێستاش ڤایرۆسی کۆڕۆنا گۆڕانکاری لە کاری ئەوانیشدا کردووە کە گۆڕانکاریکی گەوری لە ینی سەرەکی لە دام و دەستگا و دامزراوەکان کردووە. ئێستا کاری زۆرینەیان بۆتە بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا و خۆپاراستن لەو ڤایرۆسە. بەشێکیان لە ڕێگەی هەڵمەتی مرۆیی و بەشێکی دیکەشیان بە شێوەی ئۆنلاین و ڕاوێژ هاوکاری تەندروستی پێشکەش بە هاوڵاتیانەکان. یەکێک لەوانە ئەمریکان کۆرنەرە کە سەر بە وەزارەتی دەرەوەی ئەمریکایە و زیاتر کار لەسەر لایەنی کللتوری و هوەری و زانستی ئەکات. بەڵام ئێستا بە چەند جۆرێک ڕوبەڕووی ڤایرۆسی کۆڕۆنا بۆتەوە. ئێمەش بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە میوانداری بەڕێز هاوبیر حەمەعەلی بەڕێوەبەری ئەمریکان کۆرنەر لە سلێمانیمان کردووە کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت. بەیانیت باش کاک هاوبیر، سڵاوت لێبێت. بەیانیت باش کاک هاوبیر. بەیانی ئێوە و بەیانی هەموو بینەران باش. پێشی سپاس دەکەین. کاک هاوبیر، کاری ئەمریکان کۆرنەر زیاتر ئاوێتەکردنی کولتورە و هوەرە، بەڵام ئێستا کارەکەی گۆڕیوە یاخود لەم کاتەیە ئەو بڕیاری داواکە بە شێوەی ئۆنلاین لەگەڵ خەڵکە ئیڤنت ببەستێت. دەکرێت باسێکمان بۆ بکەیت چۆن بوو ئەم بیرۆکەیەتان بۆ هات؟ بەڵێ، زۆر سپاس بۆم دەرفەتە. گۆشی ئەمریکی سلێمانی بەو پێیکە کار و چالاکیەکانی ئاڵوگۆڕی کللتوریە کە خۆی لە چەند خاڵێکە ئەبینێتەوانە ئاڵوگۆڕی کللتوری، بڵاوکردنەوەی زمانی ئینگلیزی، خوێندن لە ئەمریکا و تەوعیەکردنی تاکەکانی کۆمەڵگە. ئەمانە لە ڕێگای سیمینار وەرکشۆپ کە ئەمانە لە ناو قاعەکانە ئەکرا. بۆیە ئێمە لە ئێستاە کە ئەم قەدەغی هاتوچۆی هەیە کە بۆ خۆپارێزیە لە ڤایرۆسی کۆڕۆنا کە ئەم پەتە هەموو جیهانی گرتوتەوە. بۆی ئەمە بیرمان لەوە کردەوە کە چۆن بتوانین هاوکاری خەڵکی خۆمان بکەین، هاوکاری ئەو کەسانە بکەین کە پێویستیان بە دکتۆرەکە و ناتوانن سەردانی دکتۆرەکان بکەن. بۆ ئێمە بیرمان کردەوە لە ڕێگای پرۆگرامی زوم کە پرۆگرامێکی جیهانیە و ئێمە پێشتریش بەکارمان هێناوە لە ڕێگای پرۆگرامی زوم چەندین سیمینار و وەرکشۆپمان هەبووە. بیرمان لەو کردەوە کە بتوانین لە ڕێگەی دکتۆرە بەڕێزەکان و کە ئەوانش خۆبەخشانە بەڕاستێکەکەی لێرەوەی دەستخۆشیە کە دەستخۆشیان لێ بکەین. هاتوونەتە پرۆگرامەکەمانوانێ ڕاستەوخۆ لەگەڵ خەڵکا قسە ئەکەن و هەر بەڕێزێک تایبەت هەر دکتۆرێکی بەڕێز تایبەت بەم وەزعە بەم بارودۆخی کە ئێستا هەیە بابەتێکی هەڵبژاردووە لەسەر اختصاصی خۆی، شارەزایی خۆی کە بیدایەت قسەی لەسەرەکە دواتر بەشداربووان پرسیاران لێ ئەەکەن. بەو پێی ئێمە وامان بیر کردەوە کە خەڵک ناتوانێت دکتۆرە بەڕێزەکانی دەستکەوێ، ئێمە بتوانین بە ئاسانترین شێوە دکتۆرە بەڕێزەکان بەردەست بن تاوەکو بتوانن پرسیاری خۆیانی لێ بکەن. بەڵێ کاک هاوبیر، زیاتر ئەو کار و چالاکیانە یاخود ئەو ئیڤنتانەی ئەیکەن لەسەر کۆڕۆنا ئەنجامێن. پێم وابێ لە ئیڤنتێکە کۆنسوڵی ئەمریکا خۆی بەشدار بووە لەگەڵتانە. ئایا ئەو هەڵوێستی چی بوو بەرامبەر ئەو ڕێکارانەی کە ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە گیراوەتە بەر بۆ بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا؟ بەڕێز کۆنسوڵی گشتی لە میانی ئەو پرۆگرامانی کە هەمانە لەوانە کە ئێمە دوێنێ پرۆگرامی خولی هوەری مارکتین و بزنسی سمارتمان دەست پێ کرد کە بۆ ماوەی 4 ڕۆژە بەڕێز کۆنسوڵی گشتی خۆی پێ باش بوو کە بەشدار بێت لەگەڵمانە. ئەو تێدا ئاماژی بۆیە کە پابەندن بە ڕێنماییەکان بەوەی کە بتوانین خۆمان بپارێزین لە توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا، ئەویش بە دابڕانی یەکتری و لە کۆبنەوە کۆمەڵاتیەکان. بەڵام ئاماژی بەوەیە کە بەڕێزیان وەکو کۆنسوڵخانی گشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کار و چالاکیەکان نەوەستاون، بەردەوامن لە کار و چالاکی لە ڕێگای ئەم سەکۆ ڤێرچوەڵانەوانێ کە هەموو ئیشەکانیان کردو بە ڤێرچوەڵەوانیش بۆ هیوای خواست کە ئەم پەتایە بە ئاسانی تێپەڕێت و بتوانین خۆمان پارێزین. زۆر باشە. کەواتە چالاکیەکانی ئێوە بە شێوەی ڕۆژانەیە، بە شێوەی هەفتانەیە، یاخود چالاکیەکانتان چەند کاتژمێرە؟ بەڵێ، ئێمە چالاکیەکانمان بە شێوەی هەفتانەیە
بەتابەتی ئەو پرۆگرامی کە ئێستا گۆشی ئەمریکی دەستی پێکردووە ئەویش کە ئەمریکان کۆرنەر دۆکتۆرسە کە لەگەڵ برای بەڕێزمان دکتۆر سیروان قەرداخی پزیشکی پابڵندی پێست کە بەڕێزیان بەیەکەوە گەنگەشەی پرۆگرامەکە ئەکەین وتیدا دکتۆرە بەڕێزەکان و جەختەکەین و لەسەر ئەو بابەتانە هەڵبژێرین کە لە ئێستاە کە خەڵک پێویستی پێێتی و لەلایەن بەڕێزیشانەوە کە شارەزای بوارەکەن دکتۆرە بەڕێزەکان دەستنیشانەکرێن و قسان لەگەڵاکەین کە ڕۆژانە بورن هەفتانە هەفتەی دوو جار ئێمە ئەو پرۆگراممان هەیە ڕۆژانی سێشەمە لەگەڵ ڕۆژانی پێنجشەمە بەپێی توانە لە سەعات حوتی ئێوارە دەست پێەکەین هەتاوەکو سەعات 8:30 واتە سەعات و نیوێک باش ئەوە ئەتوانین کاتەکە درێژکەینەوە بە پێی پرسیاری ئەو بەڕێزانەی کە لەگەڵمانە بەشدار ئەبن و لە ڕێگای فۆرمێکی ئۆنلاینەوانەیە بەڕێزەکان ئەوانی بەشدار بووە بەڕێزەکان ناوی خۆیان ئەنووسن ئەو لەگەڵ ئیمێلەکانیان ئەنووسن و ئێمە ئاگاداریانەکەین و لینکی بەشداریکردنی پرۆگرامەکان بۆ ئەنێرین تاوەکو بتوانن بەشدار بن لە پرۆگرامی ئەمریکان کۆرنەر دۆکتۆرسە. باشە کاک هاوبیر کێنەوانەی کە توانن بەشدار بن ئایا بۆ هەموو کەسە یاخود بۆ کەسانێکە کە خۆتان هەڵی ئەبژێرن بۆی بینەریش بەرچاوڕوونیەکی هەبێ ئایا هەموو کەسە توانێت بەشدار بێت لەو قولانی یاخود لەو بابەتانی کە ئێوە تەرحیەکەن و گفتوگۆی لەسەرەکەن؟ بڵێ ئێمە هەموو کەسێک ئەتوانێت بەشدار بێت لە پرۆگرامەکانی گۆشەی ئەمریکی سلێمانی بۆیە لە ڕێگای فەیسبووکی ئەمریکان کۆرنەرەوە ئێمە ڕکلامەکانمانەکەین بابەتەکانمان بڵاوکەینەوە لەگەڵیشە پیجی کنسوڵخانی گشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هاوکارمانە کە لەوێ پۆستەکانی ئێمە بە هەمان شێوە دووبارە شێر ئەکاتەوە و پێشگەلەوە ئێمە شتێکی ترمان هەیە ئێستا لەگەڵ هاوکارانم لە گۆشەی ئەمریکی سلێمانی یوتیوب چەناڵێکمان دروست کردووە کە ئەو پرۆگرامانی کە دروستی ئەەکەین کە هەر بەڕێزێک نەیتوانی بێت بەشدار بێت لەگەڵمانە ئێمە لە دواییە لە پاش تاوابوونی پرۆگرامەکە لە ڕێگای هاوکارانم لە بەشی میدیای گۆشەی ئەمریکی مۆنتاژی پرۆگرامەکان ئەکرێ و پاشان لە پیجی ئەمریکان کۆرنەر و لە یوتیوبی ئەمریکان کۆرنەر بڵاوکرێت چەناڵی یوتیوبی ئەمریکان کۆرنەر بڵاوکرێتەوەوانەیە بەو مەبەستەی کە زۆرترین کەس لێ بەشدار بێ و ئەو بەڕێزانی کە نەیانتوانیوە یان ئینتەرنێتی پێویستیان نەبووە لەو کاتەیە و چۆن لە ئەمێرە پێویستەکانیان نەبوو لەو کاتەیە لە بەردەستا تاوەکو بەشدار بن یان کاتیای بەشداربوونیان نەبوو بتوان لە دواییە سوود لە پرۆگرامەکە وەربگرنەوە. بەڵێ کاک هاوبیر ئێمە زیاتر باس لەوە بکەین کە لە ڕووی تەندروستیەکەوە کە ئێوە ئێستا ئەو پزیشکانەتان دەستە بەرخستووە ئایا ئەگەر کەسێک پێویستی بە نەشتەرگەری هەبێت یان ڕاوێژکردنێکی ڕاستەوخۆ ئێوە لە ڕێی ئەمریکان کۆرنەرەوە هیچ ئاسانکاریەکتان بۆ کردووە؟ بەڵێ ئێمە هەدەفی سەرەکی ئەم پرۆگرامانەی کە هەمانە بە تایبەتی پرۆگرامی ئەمریکان کۆرنەر دۆکتۆرس بۆ ئەم دۆخی ئێستا هەدەف لێی ئەوەیە کە بتوانین دکتۆرە بەڕێزەکانمان بەردەست بێت تاوەکو پرسیاران لێ بکەین بکو تەشخیص لەواچێت هەندێک دۆکو جەنابتان و هەمومان ئەزانین کە هەنێک تەشخیص هەیە پێویستی بە تەشخیصی سەریری هەیە لەواچێت نەتوانرێت لەوێ قەرار لەسەری شتێ بیرێ بەڵام لانی کەم ئەتوانین ئێمە بەرچاوڕوونی بین بۆ بەڕێزانەی کە بەپێی ئەو زانیارانی دکتۆرە بەڕێزەکان بەپێی ئەو ڕێنمانی کە دکتۆرە بەڕێزەکان بە بەشداربووەکانی ئێن ڕێگە درێنشان بدرێن کە ئایا پێویست ئەکا سەردانێکی دکتۆر بکەن بۆ فەحسی سەریری هەتاوەکو قەرار لەسەر بیرێت یان نە. باشە کاک هاوبیر باسیەوە کرد کە ئێوە زیاتر ئەو بابەتانە هەڵەبژێرن کە پەیوەندی بە خەڵکەوەیە و لە ئێستاشدانی بابەتە گەرمەکانی ڕۆژ و ژیانی هاوڵاتیانە ئایا ئەو بابەتانە لەسەر چ بنەمایەک هەڵەبژێرێ و ئەو پسپۆڕانەیە خود ئەو دکتۆرانی کە بەشدارن و وەڵامی خەڵکێنەوە بۆ بابەتە تەندروستیەکان کێن و زیاتر لە چ لایەنێکی پزیشکیا پسپۆڕیان هەیە؟ بەڵێ بابەتەکان جیاوازە ئێمە وەکو ئاماژەم پێە یەکەمین پرۆگرامان لەگەڵ بەڕێز دکتۆر سیروان قەرداخی دەست پێ کرد بەو پێی کە بەڕێزیان پزیشکی پابڵندی پێستن کە ئێمە ئەزانین لە ئێستاە زۆر دەستکێش لە دەستەکەین بۆ خۆپارێزی و لەگەڵیا ئەو کحۆل و مادە پاکشگەرەوەکان دەست بەکارەهێنین بۆیە لەواچێت دەستمان
تووشی هەستیاری ئەبێت لەوانە یەکەم پرۆگرامان لەسەر هەستیاری دەست و ئەکزیمای دەست بوو و پاشان لەگەڵ بەڕێز دکتۆر بەختیار کەمال تاڵبانی کە بەڕێزیان لە گەشەپێدانی مرۆیدا کار دەکەن بانگمان بەڕێزانمان بانگ کرد تاوەکو بتوانێت پیشانمان بات کە چی بکەین یعنی ئەویش پرۆگرامەکەی بەڕێزیان لەسەر ئەو بوو کە کۆرۆنا چی فێرکردین و چۆن خۆمان ئاماداکەین بۆ دوای کۆرۆنا ئێمە ئەزانین کە بۆ پێیکە گوێمان لێبێت و متابعەکەین ئەزانین ئەبیستین کە پێمان وترێت و گوێمان لێبێت کە ژیانی دوای کۆرۆنا جیاوازە لەگەڵ ژیانی ئێستای کۆرۆنا بۆیە ئێمە ئەمانەیە خەڵک بەرچاوڕوونترکەین تاوەکو خۆی حازرکە بۆ دوای کۆرۆنا بزانێت چۆن چۆنی بەرەنگاری ئەو دۆخە ئەبێتەوە کە لە دوای کۆرۆنا ڕوبەڕوێ بێتەوە و پاشان دوای ئەوە بەپی پێویستی دۆخەکە کە لەگەڵ بەڕێز دکتۆر سیروانە مناقەشە ئەکرێت و بێجگەلەوە ئێمە ستافێکی خۆمان هەیە لە ئەمریکان کۆرن کە ئەوانیش ئەندامن لەگەڵمان لەوانە کاکەلانۆ کاکە ژیوەر کاکە داریان ئەمانە ستافی گۆشەی ئەمریکین کە مناقەشەی ئەم بابەتاناکەین بابەتە هەستیارەکان و پێویستیەکان هەڵبژێرین و بە تایبەتی بابەتە پزیشکێکە بەڕێز دکتۆر سیروان هەڵبژێرێت. بەڵێ کاک هاوبیر ئەو بابەتانەی کە پسپۆڕەکان باسی لێوە ئەکەن ئایا هاوڵاتیان وەک ئێوە کۆنتاکتان هەبێت لەگەڵانە زیاتر چ پسپۆڕایەتێک داوا ئەکەن کە پرسیارەکانیان ئاراستە بکەن؟ ڕاستێکی زیاتر ئەو پسپۆڕێتێ داوا ئەکەن کە زۆرترین ئەمە ئەبینین زۆرترین تەڵەب لەسەر چیەکە لە خۆمانەوە سیرکەین لەواچێ بۆ نمونە پێویستمان بە دکتۆرێکی تەشخیصی بێت بۆ نمونە من هەست بە ئازارێکەکەم لە شوێنێکمە یان هەست بە شتێکەکەم لە خۆمە کە نازانم چۆن چۆنی ئەم شتەم تیاڕوویەوە نازانم چۆن بە ڕوبەڕووی بمەوە بەپی پزیشکەکان طبعاً هەموو پزیشکێکی جەنابتان باشزانم معلوماتێکی باشی هەیە لەسەر پزیشکی گشتی بۆیە ئەتوانرێت پرسیاری تریش بکرێ بەڵام پزیشکەکان بەپی شارەزایی خۆیان جواب ئێنوانێ بۆیە لاوەچێت بکەوێتەوە سەر ئەو وەختی کە پرۆگرامەکە دەست پێ ئەکات و ئەو کەسانی کە بەشدار ئەبن لەگەڵمانە پرسیارەکانیان چییە؟ باشە کاک هاوبیر پێمان خۆشە زیاتر لەگەڵ تا بمێنینەوە زۆرترین گفتوگۆ بکەین بەڵام ئەگەر بە کورتی وەڵامی ئەم پرسیاری من بیتەوە ئەو کەسانی کە پەیوەندی بەوەکەن و بەشدارن زیاتر لە کام تەمەن و کام ڕەگەزان و یاخود ئەوانەی کە ناتوانن یعنی ئەو شتانی کە پێویستە بۆ نمونە فەیسبووکی نییە ئامەرێکی بەردەست نییە یاخود ئینتەرنێتی باش نیە ئێوە چۆن نتوان هاوکاری و کەسانە بکەن بەتایبەت ئەگەر باسی ئەواکەن پرۆژەکەتان چەندێک سوودی هەیە بۆ کۆمەلگا چۆن بتوانن زۆرترین سوودیان پێ بگێنن ئایا ئێوە هیچ هاوکاریەکتان کردووە؟ بڵێ بەداخەوە کێشەی ئینتەرنێت ئازام کێشەیەکە کە ڕوبەڕووی هەموو کەسێک بۆتەوە بیزات تاکەکانی ناو کۆمەلگای خۆمان و کۆمەلگای کوردی و بە تایبەتی شەرقی ئەوسەڵ و بیزات عێراق کە ئەمە کێشەیەکە کە ئینتەرنێتەکانمان زۆر باش نییە و هەموو کەسێک ئینتەرنێتی پێویستین بەڵام بە خۆشحاڵیەوە کە زۆربەی زۆری ئەوەنەی ئێمە ئەزانین کە ئەو کەسانە و بەڕێزانەی کە لایکی پیجی ئەمریکان کۆنەریان کردووە کە فیسبوکیان هەیە زۆربەی زۆریان سوودمەند بوون و ئەمانەوە لە ڕێگای ئەم کەناڵە بەڕێزانی وەکو بەڕێستانەوە بتوانین ئەگەر ڕێکارێک هەبێ یان ڕێگەیەک هەبێ و ئەم پرۆگرامی کە ئێستا کراوە بتوانین ئاوهایی بە خەڵکی خۆمان بڵین کە ئێمە پرۆگرامێکی لەم شێوەمان هەیە کە هەموو کەسێک ئەتوانێت سوودی لەوە بگرێت بەنسبەت ئەوەی کە ڕەگەزەکان بڵێ هەموو ڕەگەزێک هیچ کێشەیەکی نییە لە ئێمە هیچ سنوورێک دیاری نەکراوە بۆ ڕێگەزەکان و لەگەڵ تەمەنەکانیش دیاری نەکراوە هەموو بەڕێزێک ئەتوانێت بەشدار بێت لەگەڵ ئێمەیە چونکە هەدەفی ئێمە و پرۆگرامەکەمان خزمەتکردنی هەموو تاکێکە و ئەو بتوانین بەهانەی هەموو تاکێکە بچین بەپی ئەو توانە و ئیمکانەتی کە لەبەردەستە. زۆر سپاسی بەڕێز هاوبیر حەمەعالیەکەین کە بەڕێوبەری ئەمریکان کۆرنەرە لە سلێمانیەوە لە ستۆدیۆکانمان لەگەڵمان بووت و وەڵامی پرسیارەکانمان دایەوە. زۆر سپاس. زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش.